میوانانی بەڕێز ئێستاش دوو ڤیدیۆگرافیک لەبارەی ڤیدیۆگرافیکی ئیڕاهێنان هەروە ڤیدیۆگرافیکی کتێبخانە ئامادەیە بەیەکەوە بابینەری فەرق. ناوەڕۆکی ئەم پلاتفۆرمە بە هەردوو شێوەزاری سۆرانی و بادینی بەردەستە بۆ سەرجەم بەشداربووان کە 3 هەژمار دەگرێتە خۆ. 2 هەژمار تایبەتە بە مامۆستایان و ڕاهێنەرانی سەر بە وەزارەتی پەروەردە. هەژمارێکیش بۆ ئەو کەسانەی کە دڵخوازانە دەیانەوێت ببنە ئەندام لەم پلاتفۆرمەدا. بۆ هەژماری مامۆستایان و ڕاهێنەران، وەزارەتی پەروەردە پێشکات بەکارهێنەر و تێپەڕ وشەی ئامادە کردووە لەو ڕێگەیە دەتوانن بچنە ژوورەوە. بۆ ئەو کەسانەی دڵخوازانە دەیانەوێت ببنە ئەندام لەم پلاتفۆرمە، فۆرمی خۆتۆمارکردن پڕ دەکەنەوە لە ڕێگەی لاپەڕەی میوان. دوای خۆتۆمارکردن، وەزارەتی پەروەردە دەتوانێت داواکاریەکە ببینێت و پەسەندی بکات. دوای چوونە ژوورەوە پەڕەیەک دەکرێتەوە بە ناوی داشبۆرد. ئەم داشبۆردە لە 3 کارکرد پێک هاتووە. ئەگەر تەماشا بکەن، یەکەم کارکرد گروپی منە. لێرەدا دەتوانن پەیامی گشتی بنێرن بۆ سەرجەم مامۆستایانی قوتابخانەکەیان لە ڕێگەی نووسین و دەنگەنامەوە. هەروەها دەتوانن فایل بەش بکەن و خشتەی دیدار و کۆبوونەوەکان ڕێک بخەن. کارکردی دووهەم، داشبۆردی ئەرکەکانی منە. لەم کارکردەدا هەر ئەرکێک کە تۆ یاخود هاوگروپەکانت لە کاتی وەرگرتنی کۆرسەکاندا ئەنجامی دەدەن و بەرزیان دەکەنەوە لێرەدا دەبینرێن. ئەم ئەرکە ڕاستەوخۆ بەستراوەتەوە بە هەژماری ڕاهێنەرەوە. ڕاهێنەر دوای سیرکردن و پێدانی فیدباک ئەرکەکە پەسەند دەکات. کارکردی سێهەم پرسیارخانەیە. ئەم کارکردە زەمینە دڕەخسێنێت بۆ دروستکردنی گفتوگۆی واڵا لە نێوان هەموو مامۆستایانی کوردستاندا لە ڕێگەی پرسیارکردن لەسەر هەر باسێک کە بۆت گرنگە. دوای ناردنی پرسیارێک لە ڕێگەی نۆتیفیکیشن، سەرجەم مامۆستایان ئاگادار دەکرێنەوە کە پرسیارێک هاتووە. تۆش دەتوانیت بەپێی توانا و ئەزموونی خۆت وەڵام بدەیتەوە. لە سەرووی داشبۆردەوە 2 پەڕەی سەرەکی هەیە، هۆبەی ڕاهێنان و هەورە دیدار. لە بەشی هەورە دیداردا 6 ژووری سەرهێڵدانراوە کە وەزارەتی پەروەردە مامۆستایان بانگێش دەکات لە کاتی هەبوونی کۆبوونەوەی سەرهێڵ و پێشکەشکردنی سیمیناری تایبەت لەسەر هەر باسێکی پەیوەست بە پەروەردە و فێرکاری. لە هۆبەی ڕاهێناندا کۆمەڵێک کۆرسی فێرکاری لە بواری جیاوازدا تۆمارکراون. یەکێک لە کۆرسەکان هەڵدەبژێرین، بۆ نمونە کۆرسی چارەی ناکۆکی. لە دەستپێک دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆوە سەیری ناساندنی گشتی ئەو کۆرسە بکەن. دواتر نەخشەڕەی کۆرسەکە ببینن کە لە چەند بەش پێک هاتووە و هەر بەشێک چ تەوەرێک لە خۆ دەگرێت. بۆ دەستپێکردن کردە دەکەیت لەسەر دوگمەی بەشداریکردن. ئەم ڕووپەلە دەکرێتەوە. یەکەم کارکردن بڕوانامە هەیە کە وردەکاری بەرەو پێشچوونەکانت پیشان دەدات. لە دوای تەواوکردنی سەرجەم بڕگەکانی کۆرسێک، ئەم بڕوانامەی بەشداریە دەبەخشرێتە تۆی مامۆستا. لە بەشی خوارتر، سەرجەم بەشەکانی ئەو کۆرسە بە دوای یەک ڕیزیان بەستووە. هەر بەشێکی ئەم کۆرسە کۆمەڵێک زانیاری تێدایە لە ڕێگەی نووسین، ڤیدیۆ و دەنگ خراونەتە ڕوو. دواتر ئەرکێک هەیە دەبێت ئەنجام بدرێت. هەتاوەکو سەرجەم بڕگەکانی بەشێک تەواو نەکرێت و ئەرکەکە لەلایەن ڕاهێنەرەوە پەسەند نەکرێت، ناتوانرێت بەشدار بوو بچێتە سەر بەشێکی تازە. مۆدێلی فێرکاریەکەی بە جۆرێک شێوەڕێژکراوە کە دەتوانیت وەکو مامۆستا لەسەر ئاستی تاکە کەسی بەشدار بیت لە فێربوونی خۆت لە ڕێگەی خوێندنەوە، سیرکردنی ڤیدیۆ و گوێگرتن لە نمونە سازی. دواتر ئەرکێک دانراوە لەسەر بنەمای ئەو زانیاریانەی فێری بوویت. بە شێوەیەکی پراکتیک لەسەر ئاستی گروپی قوتابخانەکەتان دەتوانن ئەو ئەرکە ئەنجام بدەن و لە پلاتفۆرمەکەدا بەرزی بکەنەوە. ئەم ئەرکە ڕاستەوخۆ بەستراوەتەوە بە هەژماری ڕاهێنەر. ڕاهێنەر دەتوانێت ئەرکەکە ببینێت، فیدباکی کاریگەر بدات، دوای فیدباک پەسەندی بکات. لەسەر ئاستی گروپی گەورەتر گفتوگۆی بەش هەیە
کە هەموو بەشداربووان دەگرێتەوە. پرسیارێک لەسەر ناوەڕۆکی ئەم بەشانە ئاراستە کراوە. ئێوەش دەتوانن بەپێی تێگەیشتنی خۆتان وەڵام بنووسن و بکەونە گفتوگۆکردن لە ڕێگەی نووسینەوە. لە هەر بەشێکدا ڕاپرسێکی 3-4 پرسیاریتان ئاراستە کراوە بۆ ئەوەی ئازادانە وەڵامی بدەنەوە. وەڵامی تۆ دەبێتە هۆکارێک بۆ تێگەیشتنی ئێمە لەوەی کە ئایا ئەم بڕگانە تا چەند کاریگەر بوون بۆ ئەوەی کە گرفتێک هەبێت زوو چارە بکرێت. لە بەشی خوارەوە پرسیارە باوەکان هەیە، دەتوانن سەیری بکەن و وەڵامی گونجاو وەربگرن. ئەگەر پێویستت بە پەیوەندی بوو دەتوانن ئیمێل بۆ ڕابەرایەتی پرۆژەکە بنێرن. شاد و سەرفراز بن. وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە ژێرخانێکی دیجیتاڵی فراوانی دامەزراندووە کە تیایدا داتای 2,100,000 قوتابی و مامۆستا پێکەوە تۆمار کراون بە هەموو وردەکاریەکانەوە. ئەم وەرشەرخانە دیجیتاڵی ناو وەزارەتی پەروەردە ئاسانکاریشی تەواوی کردو بۆ هەموو لایەنەکان کە لە ناو ناوەندەکانی خوێندن ئێستا کارەکانیان لە ڕێگەی پلاتفۆرمانی ئەلکترۆنیەکانەوە بە شێوەیەکی باشتر بڕوە. ئەو کاتانەی کە دەستمان کرد بەم پرۆژەیە لە 25/8/2019ەوە داتامان داخڵ کرد کارەکان لە سەرەتادا ئەستەم بوو چۆن بتوانین زیاتر لە 7,000 قوتابخانەی حکومی و ناحکومی تەواوی ئەم داتایانە تۆمار بکەین، چۆن بتوانین ئەم سیستەمە گەشە پێ بدەین، پەرەی پێ بدەین، بەردەوامیکەین، خزمەتگوزاریەکان فراوان بکەین. بۆیە هەموو گرفتانەی لەسەر ڕێگامان بوون، قوتابخانەی گوندەکان، نەبوونی هێڵی ئینتەرنێت و نەبوونی کەرەسەی پێویست لە ناو ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی کە ئەم کارانە ئەنجامدا لە گرفتە سەرچیەکان بوو. بەڵام پشتیوانی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سیستمی پەروەردە و بۆ پرۆسەی بە دیجیتاڵیکردن و دابینکردنی پێداویستیەکان کە تا ئێستا 6,000 لاپتۆپ بەسەر ناوەندەکانی خوێندنی حکومیدا بەشکراوە و هەروەها ئامادەبوونی ناوەندەکانی خوێندنی ناحکومیش بۆ تێکەڵبوون بەم سیستەمە و هیممەتی دڵسۆزان بە تایبەتی بەکارهێنەرەکانی ئەم سیستەمە کە ئێستا ژمارەیان لە 11,000 بەکارهێنەر لە ناوەندەکانی خوێندن تێپەڕ دەکات ڕۆڵێکی گرنگیان هەبوو جیا لەوەی کە ئیداری قوتابخانەکان ناوەندەکانی خوێندن کاری گرنگیان لەم بوارە ئەنجامدا. و لە سەردەمی کۆرۆنا ئێمە توانیمان کە پلاتفۆرمی ئیوانە دابمەزرێنین کە ئێستا 8,000 وانە و هەموو کتێبەکانی خوێندن بە PDF هەیە و 8,000 وانەشی تیا تۆمار کراوە. هەموو مامۆستا و هەموو قوتابی خوێندکارێک لە وەزارەتی پەروەردە کۆدی تایبەت بەخۆی هەیە. تەنانەت گواستنەوەی قوتابی لە نێو ناوەندێکی خوێندن بۆ ناوەندێکی خوێندن لە نێوان دوو بەڕێوەبەری قوتابخانەیە لە ڕێگەی ئەم سیستەمەوە کە بۆیە نێرێت و ئۆکەیەکا و قوتابیەکە هەموو داتاکەیەک گوێزرێتەوە بوو. و زۆر وردەکاری دیکە کە ئەمڕۆ نامەیە بچمە سەر ئەو بابەتانە. وەزارەتی پەروەردە بیری لەوە کردەوە کە هەموو داتاکانی خۆی بە دیجیتاڵی بکات لە بواری پرۆژە پەروەردەیەکان. بۆیە لە ناو سیستەمی پەروەردە پرۆژەی ئیباڵەخانەمان دامەزراند کە ئیباڵەخانە هەموو زەویانەی کە تەرخانکراون بۆ وەزارەتی پەروەردە بە سوورە قەیدەکانیشەوە بە داتاکانیانەوە بە زەویەکان و ژمارەی زەویەکان و هەروەها ڕوبەری زەویەکان و ڕێژەی کارکردن لە پرۆژەکان بە ڕێژەی سەدیش لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان تۆمارە بۆ ئەوەی کە خێزانەکان سوود وەرگرن لە ڕێنوێنی گشتی باوکاری گروپی برادۆست توانیمان خێزان ڕابگەێنین کە تیایدا چەندین ڕێنوێنی تایە بۆ چۆنەتی مامەڵەکردنی بە خێوکاری قوتابیان یا بۆ دایکان و باوکان و خانەوادە بۆ ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکانیان بکەن. و هەموو ئەو کارانێک کە ئەنجام دراون کاری گرنگ بوون و یەکەمین جار ڕیزبەندی قوتابخانەکانمان لەسەر ئاسی کوردستان بە چوارچێوەی پرۆسەی ڕێزبەندی بڵاو کردەوە کە مافی هەموو دایک و باوچەکە بزانێ ئاستی قوتابخانە حکومیەکان لە هەرێمی کوردستانە چۆنن. و ساڵی خوێندنی 2022-23 6,038 قوتابخانەی حکومی لە هەرێمی کوردستان پۆلیان کران لە ئاستی 1 تا ئاستی 4. و ئەم ساڵیش استراتیژێکی نوێی گرنگی ڕاهێنانمان خستە بواری جێبەجێکردنەوە کە بریتە لە استراتیژێکی 7 ساڵی 2023 بۆ 2030. استراتیژەکە پێک هاتووە لەوەی کە بۆ ئەوەی ڕاهێنان هاوبەها بێ دادپەروەر بێ پێویستە مامۆستایان لە قوتابخانەکانی شار و قەزا و گوند و ناحیەکان هەمویان وەکو یەک ڕاهێنان وەربگرن. بۆ ئەو مەبەستەش 600 ڕاهێنەرمان ئامادە کرد کە 40 سەعات ڕاهێنانیان بینی و 40 سەعاتیش بە عەمەلی کاریان کرد
لە هەموو پارێزگاکانی کوردستان. ئەم ڕاهێنەرانە هەفتانە دەستە ناو ناوەندەکانی خوێندن و هەفتەی یەک وانە ڕاهێنان بە مامۆسایانەکەن. واتە هەموو مامۆسایەکی ئێمە لە قۆناغی بنەڕەتی لە پۆلی یەک تا پۆلی نۆ بە تایبەتی لە پارێزگای هەولێر و دووهۆک و ئیدارەی سەربەخۆی سۆران و زاخۆ کە ئەم ساڵ جێبەجێکراوە، هەموو مامۆسایەک لە ماوەی ساڵەدا زیاتر لە 20 حسەی ڕاهێنان لە بواری دیداکتیک پێداگۆجی وەرەگرێ کە ئەمەش کارامەیەکانی مامۆسایان زیاد دەکات. لە یەکێک لە تێستەکانە کە من نامەیە وردەکاری و تەفاسیلەکانی باسکەم، 100 مامۆسامان تێست کرد کە شارەزایی ئەو مامۆسایانە بە دیداکتیک چۆنە. ڕێژەکە لە ئاسی پێویستی وەزارەتی پەروەردە نەبوو، واتە میتۆدەکان و ڕێیەکانی وانەوتنەوەی نوێی هاوچەرخ چی، داتاکان داتای دڵخۆشکەر نەبوو. بەڵام دوایەوەی کە ئەو بەڕێزانە 40 سەعات ڕاهێنانیان وەرگرت و پریتێستیان لە پێش ئەنجامدا بوو، دواتر پۆستێستیان ئەنجامدایەوە، ڕێژەکە بە ئەندازەی 72% گۆڕانکاری بەسەر توانا و کارامەی مامۆساکانی ئێمە کە ئەمەش نیشانەیەکی ڕوونخۆشکەرە بۆ وەرگرتنی پێوانەی ئەندازەیی کە بتوانین مامۆسایانی ئێمە کارامەیەکانیان زیاتر گەشە پێ بدەین و پرۆسەی کەپاسیتی بڵدینگ بنیادنانی تواناکان فراهەم بکەین. تەنها بەمە نەوەستین، خۆشبەختانەیە یاسا ناوەندەکانی خوێندن لەو چوارشوێنەی باسم کرد و ئینشاءڵڵا لە ساڵی ئایندا لە پارێزگای سلێمانی، پارێزگای ئەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕینیش جێبەجێەکرێ. بەڵام ئێستا وانەکان گۆڕاون، مامۆسا فێرکار نییە، هاریکاری فێرکارە کە ئەمە وەزیفەی سەرەکی مامۆسایە. قوتابیەکان بوونەتە سەنتەر، وانەکان بە 12 میتۆدی جیاوازە خوێندرێن، لە ئەلگۆمێن، لە سوقراتی، لە میتۆدی ئەسکەلا، لە میتۆدی پرسیارکردن، میتۆدی سنگاپوری و چینی. بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە درێژە پێ بدەین، تەواویکەین بە سپاسەوە ڕێکخراوی یونیسێف بە هاوکاری گروپی برادۆست بیرمان لەوە کردەوە کە پێویستمانە پلاتفۆرمێکی دیجیتاڵیمان بۆ ڕاهێنان هەبێ بە شێوەیەکی ئازبەرز بە ناوی پلاتفۆرمی ئیڕاهێنان. ئیڕاهێنان پلاتفۆرمێکە بێت، دەواازەیەکە بێت کە مامۆسایانی ڕاهێنەری ئێمە کە ژمارەیان 600 مامۆسایە ئەتوانن سوودی لێ وەربگرن لەنا ئەو ناوەندانەی خوێندن کە ئێستا ڕاهێنانی تیاکەن و بۆ ساڵی ئایندە بە تەواوەتی لەمانجینەوە ئەم بابەتە سوودی لێ وەرەگرێت. بۆیە سوپاسیشی بێپایانی ڕێکخراوی یونیسێفەکەم کە هەمیشە پاڵپشتی پرۆژەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو و سپاس بۆ گروپی برادۆستیش کە کارەکانیان ئەنجام داوە. من بە دڵنیایی هەر مامۆسایەکە گەروەکو بابەتێکی ئیلزامیش سەیری نەکات، بەڵام بۆ پرۆسەی زانستخوازی بەردەوام، بۆ پرۆسەی بنیادنانی خود ئێڕاهێنان سەکۆیەکە، ئێڕاهێنان دەواازەیەکە بۆ ئەوەی کە تواناکانی خۆتی تیاگەشە پێ بدەین. یەکێکی دیکە لەو بابەتانەی کە ئێمە لە وەزارەتی پەروەردە کاری گرنگمان لەسەر کردبوو بریتی بوو لەوەی کە چۆن بتوانین خوێندنەوە بە کولتور بکەین لە ناو ناوەندەکانی خوێندنەوە. بۆ مەبەستەش جەنابی سەرۆکی حکوومەت پاڵپشتێکی تەواوی وەزارەتی پەروەردەی کرد بە هەماهەنگی لەگەڵ ستێرلین سکولز و کۆمپانیای سۆفت ماکس توانیمان کە سیستەمێک دروستکەین، پلاتفۆرمێک دروستکەین بە ناوی کتێبخانە. کتێبخانە بۆ مامۆسایان و بۆ قوتابیان و بۆ خوێندکارانە. هەموو مامۆسایە کۆدی خۆی هەیە، توانێت لە ڕێگەی کۆدەکەی خۆیەوە و هەروەها کۆدی بایۆمەتریەکەی بە پاسوەرد و بە تێپەڕوشەکان بتوانێت داخڵیەوە ببێت و سوود وەربگرێت لەو کتێبانەی کە لە ناو پلاتفۆرمی کتێبخانەیە. کتێبخانە وا دەکات مامۆسا بتوانێت هانی قوتابی خوێندکارەکانیش بدا بۆ خوێندنەوە و ئەوەشی بۆ تۆمارەکرێت و لە هەمان کاتیشە ئەو کتێبانی کە لەوێ هەن چارتەکان بە پێی مانگ بە پێی ژمارەی پەڕەی خوێنراوەکان، کتێبە خوێنراوەکان، ڕێژەی سەدی و چەند کاتژمێری پێویست بوو بۆ خوێندنەوە، هەموو ئەمانە لەم پلاتفۆرمە پێشکەوتووە بەردەستن. کتێبەکان جۆرا و جۆرن لە بواری زانستی، پەروەردەیی، فێرکاری، مێژووی، مامۆسایەکی کیمیا ئەگەر پێویستی بۆ هەبێ، مامۆسایەکی فیزیا بگەڕێتەوە بۆ سەرچاوەیەک بۆ گەشەپێدانی تواناکانی خۆی و پرۆسەی زانستخوازی بەردەوام، دایان کتێب بە زمانەکانی ئینگلیزی و عەرەبیش بەردەستن بۆ قوتابیەکانمان وەیە مامۆسا ئەتوانێت لە ناو ناوەندەکانی خوێندن ڕۆڵی خۆی ببینێت. لێرەوە بابەتێکی گرنگ ڕاگەیەنین. 25 شوباتی ساڵی 2024 هەتا 25 شوباتی ساڵی 2025 ئەمە دەکرێتە فەرمانێکی وەزاری و گشتانیشی پێگرێت. هەر مامۆستایەک لەناو ئەم پلاتفۆرمە لەناو وەزارەتی پەروەردە زۆرترین ڕێژەی کتێبی خوێندبوو و سوودی وەرگرتبوو بە پێی ئەو داتایانی کە بۆمان دەرەچێت. ئێمە لیژنەیەکمان دەبێت کە لە بەڕێز جەبار جەمال غەریب ڕاوێژکار لە وەزارەت واروها مامۆستا شیلان و کاک ڕێگەز پێک دەهێنرێت کە هەردووچیان بەڕێوەبەری گشتین ئەو لیژنەیە هەڵسەنگاندنی بۆ بکەن.
ئەو مامۆستایی کە دەبێتە مامۆستای خوێنەر پاداشتێکی 5 ملیۆن دیناری وەزارەتی پەروەردەی پێدرێ بە شێوەیەکی ساڵانە هەر ساڵێک هەر مامۆستایەک زۆرترین کتێب بخوێنێتەوە بتوانێت بێت پرۆپۆزەڵێک تەقدیم کا لە بەردەم ئەو لیژنەیە و بیسەلمێنێکە ئەو کتێبانەی خوێندوێتەوە سوودی لێوە گرتووە دوای بە پێ ئەو مەرجۆ ڕێنمایانی کە بڵاوکرێتەوە ئەوە دەبێتە مامۆستای خوێنەر و بۆ ژمارە 4 ملیۆن دینار پاداشتێکی مادی و بۆ ژمارە 3 ملیۆن دینار پاداشتێکی مادیەکە و لەناو پلاتفۆرمە مامۆستای هاندەر هەیە ئەو قوتابیانەی کە کتێبەکانە خوێندنەوە حەقلەکەی ئەتوانن ئەو مامۆستایی خۆیان لە قوتابخانەکە بژێرن کە هانی داون بۆ خوێندنەوە مامۆستای هاندەریش بە هەمان شێوە بە پێ و ئەنجامانی کە لێرە دەستمانەکەوێ دەتوانین بە هەمان شێوە و بە هەمان ئێمە ساڵانە پاداشتی مادیانەکە و لەناو قوتابخانەش بۆ قوتابی میکانیزمێک دانین ئەو قوتابی زۆرترین کتێبی خوێندوێتەوە و سوودی لەو پلاتفۆرمە وەرگرتووە لە ناوناوەندەکانی خوێندن لەلایەن بەڕێوەبەرایەتی قوتابخانەکەیەوە لە مەراسیمێکە خەڵات بکرێ وەکو قوتابی خوێنەری ناو ئەو قوتابخانە و خوێندنگەیە بەمەشە توانین کە ئەم پلاتفۆرمە لە پرۆسەی زانستخوازی بەردەوام هاوکاری هەموو لایەکمان بێت هەموو ئامانجەکەش ئامانجێکی پەروەردەیی و فێرکاری و پەرەپێدانی خود و تواناکانمانە من دووبارە سوپاسی هەموو بەڕێزانە ئاکەم و دەمەوێت سوپاسێکی تایبەتی بەڕێز کاکی و ئافەندیشکەم کە ئەمڕۆ لێرە لەگەڵمان ئامادەیە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئایندە لە هەموو ڕوێکەوە چاکسازی وەرە پەرەپێدان لە سیستەمی پەروەردەکە کە یەکێکە لە کارە استراتیژی و شانازەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرهەمی ماندووبوونی مامۆستایان و بەکارهێنەرانەتی و دووبارە دەستخۆشی بۆ هەموو ڕێکخراوان و هەموو ئازیزانی کە هاوکارمان سپاس. Salam alaikum. Your Excellency, Minister of Education, Dr. Alan Hamar Sayed. Your Excellency, the Deputy Minister of Culture and Youth, Ariane Salah. Dear Governor of Erbil, dear partners, ladies and gentlemen, all protocol observed. We are gathering today because we are united in believing in one reality. It's important for all of us today that the power of education as a catalytic investment for the future of our children to unleash their potential. Education is an investment not only in child future, but in our future economy, productivity, reduction of our poverty, social cohesion, sustainability, and much more. This is why today I'm very delighted to be with you for this official launch. Like His Excellency the Minister have highlighted, the launch of this e-platform will reach so many diverse audience to achieve so many diverse results for children, but also for the teacher and the parents. This is another milestone to achieve the Sustainable Development Goal 4, recognizing also the vital role of educators. The platform gives teachers an opportunity to build their capacity, but through this capacity building to reach the most vulnerable children across. I would like to congratulate the authority of KRG for their strong commitment to the digital transformation strategy. His Excellency have flagged few of them. I don't want to repeat. But this is a strong commitment to ensure that digitalization, learning through innovation, be in the 21st century to allow each child across to have access to education. This is an equity approach that we would like really to congratulate His Excellency and his team for this leadership. Creating this conducive environment for children to improve learning experience have no price. In addition, this e-powered app of local education management information system platforms support to connect the school across the region.
and lay the foundation for competency digital education system. Innovation and partnership offer an opportunity for accelerating the transformation of education, so all children and young people develop the skill they need accordingly. A key element of this transformation is harnessing the power of technology. Digital learning solution is an innovative, efficient, and effective way to support the child, the teacher, for their skill development. As such, all partners are encouraged to continue to support the effort of the authority to close the digital divide and harness the power of technology for learning. A lot has been achieved, but we have less than 7 years to reach the SDG. More needs to be done, and we are calling all partners to continue the support. As I conclude, allow me again to congratulate the Ministry of Education under the leadership of His Excellency here present, but also all the government of KRG for his tireless effort to improve quality education, in particular the achievement aligned with the KRG vision of digital education system. I would like also to use the opportunity to thank the teacher, the principal, for your energy, your ambition for the children, no matter where they are, to give them, who are the next generation for this country, the tools to fight poverty, to build a more resilient and peaceful society. Our congratulation goes also to all education actors here present and across the KRG and the country for your tireless and on-site support in all education aspects. Special thanks to those who have contributed for the launching today. Under the technology, much more children have access to education, and this is a right. So thank you for that. I would like to conclude by reaffirming UNICEF commitment, and we are also talking on behalf of our UN family, and we have few today is with us, to reaffirm our commitment to continue to support the authority and the people of Iraq and KRG in particular today to achieve sustainable development goals and ensure that no one, no child is left behind. Thank you very much. زۆر سپاس بۆ هاتوو سانەراتەوە. داوا لە بەڕێز دکتۆر مێر حەمەمی بەڕێوەبەری جێبەجێکاری ستەرلینگ دەکەین لە عێراق کە بەڕێزیان فەرمێن بۆ پێشکەشکردنی چای. بەڕێز جەنابی وەزیری پەروەردە، میوانە بەڕێزەکان، هەموو کەسانەی کە ڕاستەخۆیان لێمانە خێراتتان دەکەم. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بۆنەیەکی پەروەردەیی نیشتیمانی گەورەدا بێکەوە و ئێمە بەشێکین لە پەرەپێدانی ئەو گەشتە دیجیتاڵیە پەروەردەیی کە وەزارەتی پەروەردە دەستی پێکردووە و لە ناوەڕاستی گەشتەکەیدایە پێم وابێ. لێرەوە دەستخۆشی بەپایانمان بۆ جەنابی وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردە کە ڤیژنەیەکی تەواو سەردەمیانیان هەیە بۆ پێشبردننی پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستاندا. ئێمە بەڕاستی خۆشحاڵین و قوتابخانەکانی ستەرلینگ کە سپۆنسەری یەکێک لەو گەشتانی یاخود یەکێک لەو پارچانەی کە بە دیجیتاڵکردنی کتێبخانەیە لە کوردستاندا هەبین و جێدەستمانیان بێ. و ئەمە سوپاسی هەموو بەڕێزانە بکەم کە پشتگیر بوون و ئەمەکیان بەخشیوە لەم لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە لەسەر ئەوانەوە جەنابی وەزیر و پێم وابێ شیران خان دەورێکی زۆر باڵای هەبووە لە بە کۆتاگەیاندنی ئەم پرۆژەیە، هەروەها کاک بەشدار و ستافی ئایتی و کۆمپانیای سۆفتماکس و هەموو بەڕێزانەی تر کە من ئاگام لێیان دەبێت و ئەمەکیان هەبێ و زۆر سوپاسی ئەوانیش دەکەم. بەڕێزان، بە دیجیتاڵکردنی
سەرچاوەکانی پەروەردە ضرورەتێکی حتمیە ئێستا لە سەراستی نێودەوڵەتی و ئەمە واکە کە دادپەروەریەکی گشتگیر فراهم بکەین بۆ هەموو ئەو کەسانی کە خوازیار بن لە بواری پەروەردەیە خۆیان بەرەو پێش ببەن یاخود خوێندنەوەیان هەبێ بۆ سەرچاوە پەروەردەیەکان. هەموو کەسانی کە لە شارەکانی هەرێمی کوردستانە یاخود ئەوانەی کە لە دەرەوەی شارەکان و لە دوورەدەستەکان بە یەکسانی دەستیان دەگات بۆ سەرچاوانەی کە فراهەمەکرێت بۆ هەر تاکێک لەم کۆمەڵگەیە. ومێ دەکەم کە زۆرترین سەرچاوەی زانستی و پەروەردەیی و زمانەوانی تێدا جێگیر بکرێ و لێرەوە داوا لە هەموو ئەو نووسەر و ئەو خاوەن کتێب و ئەو وەرگێڕانە بکەم کە لە کوردستاندا هەن و ئەتوانن بە زمانی کوردی سەرچاوەکانیان لەم پلاتفۆرمەیە جێگیر بکەن ئەپلۆد بکەن کە ئەوانیش بەپێی خۆیان بەپێی توانای خۆیان سەرچاوەکانیان بخەنە خزمەتی وەزارەتی پەروەردە و خەڵکی کوردستان. بەڕێزان ئەم پرۆژەیە گرنگترە لە سەردەمی ئەمڕۆماندا کە تێیدا نەوەیەکمان هەیە یاخود دوو نەوەمان هەیە کە ئێستا لە قوتابخانەکانماندا ئەوانیشنەوەی زێت و نەوەی ئەلفان. ئەم دوو نەوەیە زۆرترین کارلێکیان هەیە لەگەڵ سەرچاوە دیجیتاڵیەکانە لەسەر شاشەکان لەسەر ئامێرە زیرەکەکان. بۆیە چەندە بەسوودە ئەم پرۆگرامە بۆ هەموو ئێمە بۆ هەموو کەسانێک کە حەزیان لە خوێندنەوە و حەزیان لە پێشبردننی خۆیانە ئەتوانم بڵێم چەند قات بەسووترە بۆ ئەو کەسانەی کە بۆ ئەو نەوانەی کە نەوەی زێت و نەوەی ئەلفان و ئەوانە بە تەواوەتی هاونیشتیمانی دیجیتاڵی لەسەر ئاستی نێودەوڵەتیە. و خۆشبەختانە ئەم پلاتفۆرمە تەنها کتێبەکانی خوێندنەوەی تێدا جێگیر ناکرێت بەڵکو هەموو ئەو سەرچاوە زانستیانەی کە پێویستە بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن هەمووی تێدا جێگیر کراوە. ومێ دەکەم دەوڵەمەندتر بکرێت و بتوانین زیاتر سوودی لێوە بگرین. بەڕێزان زۆر خۆشحاڵم جارێکتر کە بەشێکی نەم پرۆسێسە ئەمە تەنها پرۆسێسێک نییە کە بە دیجیتاڵکردنی پارچەیەکی دیاریکراوە بێ بەڵکو پرۆسێسێکی نیشتیمانیە کە تێیدا دەتوانین بڵێین یەک زمانی کوردی ئەساسە تێیدا و ئەکرێت لە ڕێگەی ئەم پلاتفۆرمەوە زمانی کوردی بەرەو پێش بین. دوو کولتوری خوێندنەوە تێیدا دەتوانین بەرەو پێش بین. سێ بە دیجیتاڵکردنی سەرچاوەکان. ئێمە خۆمانە بۆ قوتابخانەکان ئێستاین بەڕاستی لە ماوەی ڕابردوودا زۆر سوودمان لەو سەرچاوە دیجیتاڵیانە وەرگرتووە و هەر ئەمەش وای کردووە کە کولتورێک دروستکەین ناو قوتابخانەکانماندا. هەموو ڕۆژێک 15 خولەکی پێشوانەکانمان تەرخان کردووە بۆ ئەوەی کە قوتابیەکانمان لەگەڵ مامۆستاکانمان لەگەڵ سەرجەم فەرمانبەرانی قوتابخانەکانمان کتێب خوێندنەوە بۆ ماوەی 15 خولەک. وایە لەوە پێشنیارەکەم بۆ وەزارەتی پەروەردە ئەم کولتورە ئەگەر بتوانێت گشتگیر بکرێت بۆ هەموو قوتابخانەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەکرێت سوودێکی زۆری لێبێت و بێتە مای فێربوونێکی باشتر بۆ هەمولایەک. دووبارە دەستخۆشیتان لێ دەکەم و سوپاس بۆ وەزارەتی پەروەردە بۆ فراهەمکردنی ئەم دیدارە و ئەم ئیڤێنتە. سوپاس بۆ ئەم کەسانی کە بەشدار بوون لەگەڵمانە. دەست بە خۆشتان دەکەم. لایشی بەخێر. زۆر سوپاس بۆ دکتۆر گوێن حەمەدی. داوای تۆڕی پێکانی برادۆست دەکەین فەرموویت بۆ پێشکەشکردنی پلاتفۆرمی ئۆنلاینی ئیرانیان با بەڕێزیان فەرمووی. بەڕێزان سڵاوتان لەبێت. زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە خزمەتێوەدا باس لە پرۆژەیەکی زۆر گرنگ دەکەین. ئەویش بە ناوی ڕاهێنانە. هەر لە دەستپێک دەمەوێت زۆر سوپاسێکی هەوڵی هەموو لایەن بکەم بە تایبەتی هەم جەنابی وەزیر و هەم ڕێکخراوی یونیسێف و هەموو ئەو دۆستانەی دیکە کە دەڕاوێژکاران و ڕێبەرانی ئەم میشەدا هاوکارێکی زۆر باش بوون. ئەوەی کە زۆر گرنگە لێرەدا باسی بکەین ئەویش مەسەلەی گرنگی ڕاهێنانە لە پرۆسەی فێرکاریدا. بۆ خۆتان دەزانن لە دنیای ئێستادا بە تایبەتی جەختێکی زۆر دەخرێت لەسەر مەسەلەی
توانستی مامۆستایەتی چونکە خۆتان نەزانن کاتێک کە مامۆستا توانستێکی باشی هەبێ ئیتر چ یارمەتێکی فێرخوازەکانی دەتوانێت لە پۆلدا چ کاریگەریەک دروست بکات چونکە هەموو گۆڕانکاریەکی کاریگەر ئیتر لە پۆلەوە دروست دەبێت بۆ ئەم گۆڕانکاریە پێویستی بە مامۆستایە پێویستە زەمینەیەکی لەباری هەبێت بۆ باسەش پێویستی بەوەیە کە بەردەوام ئاگاداری فێربوون بێت بەردەوام لە زانستی نوێ دانەبڕێت لەم پرۆژەی ئێمەدا جەختێکی زۆر خراوەتە سەر ئەوەی کە چۆن ئێمە بتوانین ئەم فێربوونە بە مامۆستایان دابین بکەین ئەمەش لە ڕێگەی چیەوە دەکرێت لە ڕێگەی ئەوە دەکرێت کە تۆ بەردەوام مامۆستا دەرفەتی ئەوەی هەبێت بەشداری بکات لە فێربوون و بەردەوام دەستی بە زانیان ڕابگات بۆ باسا جیاوازە لە هەموو بۆ ئەم پرۆژەی بۆچی جیاوازە لەبەرەوەی کە جەخت لەسەر فێربوونێک دەکات کە پێی دەگوترێت فێربوونی پیشەوەرانە کە تیایدا مامۆستا بۆ خۆی دەتوانێت هەم بەشدار بێت هەم دەتوانێت کارلێک لەگەڵ دەوروبەرەکەی خۆی بکە بۆ مەسەلەی فێربوون ئەمە ئەو جیاوازەیە کە دروستی دەکات لە ڕاستیدا مامۆستایەتی پێویستی تایبەتی خۆی هەیە مەرجی تایبەتی خۆی هەیە بۆی کە تۆ ببی بە مامۆستا ئەگەر سەیری بکەین دەبێت ئەو ساختارە گەلە کۆنە گۆڕانی بەسەردابێ ئەوەیە کە مەرجی مامۆستایەتی لە پێشدا ئەوە بوو کە زانکۆی خوێن بێت و تر لە زانکۆ دەرچوو بێت و ببێ بە مامۆستاوە تا دوای بەڵام ئێستا جەخت لەسەرەوەی کە مامۆستا دەبێت لە پەنای ئەوەی خوێندنەی هەیەتی پێویستی بەوەیە کە توانستی تایبەتی هەبێت تا ئەویش کە توانستی مامۆستایەتیە بۆی کە توانستی مامۆستایەتیشی هەبێ لە ڕاستیدا پێویستی بەوەیە کە بەردەوام ئاگای لە هەموو گۆڕانکاریانە بێت کە لە دنیادا ڕوودەدا بەردەوام ئاگاداری زانستی نوێ بێ بەردەوام لە فێربووندا بێ ئەمە یەکەم مەرجی مامۆستایەتیە کە بە بۆی ببێ بە مامۆستایەکی سەرکەوتوو ئێمە هەوڵمان داوە ئەم ئەوەی کە پێویستی مامۆستایەتی هەم لە ڕووی فێرکاریەوە هەم لە ڕووی ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ فێرخوازەکانی خۆی دەکات هەم ئەوەی کە چۆن دەتوانێت فێربوون بۆ فێرخوازەکانی خۆی فراهم بکات لێرەدا دابین بێ کورسی تایبەتی لەسەر دروستکراوە ئەم کورسانە لەبەرەوەی بە شێوازێکی ئۆنلاینە بە شێوەی سەرهێڵ مامۆستایان دەتوان ئەو کارلێکە لەگەڵ یەکتری بکەن زۆر بە ئاسانی مامۆستا جیاواز لە هەموو وەرکشۆپ و سەمینار و ئەوەیە کە لە بەستنێکی زۆر تایبەت و لە سنوورێکی زۆر بەرتەسکدایە ئەمە بەستنێکی زۆر فراوانی هەیە هەمیشە هەموو مامۆستایەک دەتوانێت دەستی پێڕابکە ئەو گشتگیریە دابینە کە مامۆستا بە پێویست و کات و بە پێی ئەوەی کە خۆی ئارەزووی لێتی ئیتر کات بۆەوە تەرخام بکات چونکە لە ڕاستیدا ئەگەر ئەم زمینەیە تۆ دابین نەکەی بە مامۆستای تۆ چۆن داوای ئەوە دەکەی کە کاریگەری دروست بکە لە پۆلدا بەهەرحاڵ ئەوەی کە زۆر گرینگە لێرە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئەم پرۆژە جیاوازە لە هەموو پرۆژەیەکی دیکە بە بۆچوونی ئێمە بۆچی لەبەرەوەی پرۆژەیەکە لە هەناوی میلەتەکەی خۆمانەوە سەری هەڵداوە مامۆستایانی خۆمانن ئێمە خۆمان لە معانات و کێشەی خۆمان دەزانین ئێمە دەزانین پێویستیەکانی مامۆستایانی خۆمان چین پرۆژەکە تەواو خۆوەڵاتیە بەرهەمی هەموو مامۆستایانی فێرگەی برادۆستا کە بەڵام ئەوە ناگەینێ ئێمە بێ ئاگابین لە زانستی دەرەوە جوانش ئاگادارین بەڵام ئێمە هاتوین ئەوە تێک دەبەستین لەگەڵ ئەو داکەوت و ئەو واقع و ئەو بەستێنی خۆمان دەیگونجێنین ئەو گونجاندنەیە کە وا دەکات ئێمە بتوانین ئەم پرۆژە ناوازە ئیتر پێشکەش بە هەموو مامۆستایان و ڕاهێنەرانی ئەوەی خۆمان بکەین وڵاتی خۆمان بکەین ئیشی وەها بۆ ئێمە زۆر گرینگە چونکە ئەمە پێمان وایە لە سەرچاوەیەکی زۆر ڕوونەوە سەرچاوی گرتووە یعنی هاتوتە بەرهەم ئەمە بۆ ئێمە خۆراکی ڕۆحە بەردەوام ئیتر ئەمە دەبێتە هێزی دنەدان و هێزی هاندان بۆی کە گورستر بین لە کاری باشتر گورستر بین لە خزمەتی زیاتر خزمەتەکەش ڕوونە هەر بۆ مامۆستایانی وڵاتەکەی خۆمانە لە کۆتاییدا دەمێ باسی ئەوە بکەم کە ئەم پرۆژەیەکی زۆر دوورمەودایە پێویستی بەوەیە کە بەردەوام تۆ ئەوەی بکەی بەردەوام نوێی بکەیەوە بەردەوام دەستت تێیدا بێ بۆچی چونکە لە گۆڕانکاری دنیا ئیتر
بۆ خۆتان دەزانە هەمیشە لە گۆڕاندا تۆ دەبێت لەگەڵ ئەو گۆڕانکاریانە هەوڵکەی بەردەوام ئەپدەیتی بکەوە بۆیە ئەمە داخوازی ئەوەیە کە هەم وەزارەتی پەروەردە هەم سەرۆکاتی حکوومەت پشتیوانێکی زیاتری ئەم پرۆژەیە بکەن بۆی کە ئەم بەردەوامی هەر هەی بێ بتوانن بەپێی پێویستی مامۆستایان ساڵانی داهاتوو زیاتر و زیاتر ئێمە کۆرسی دیکە بەرهەم بهێنین بۆی کە لە بەردەستی مامۆستایان دابێ و مامۆستایانیش بتوانن لەسەر بنەمای پێویستی خوان ئەو فێربوونی خوان دابین بکەن. من زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ هەموو ئەو خزم و دۆستانەی کە پشتیوانێکی زۆر باش بوون و تا ئێستا و هەمان هیواشمان هەیە کە ئەمە قۆناغی یەکەمی پرۆژەکەی قۆناغی دووەممان ئەوەیە کە 600 ڕاهێنەر دێتە بەردەستمان کە بە شێوازی ئۆنلاین بۆ ماوەی 6 مانگ ئێمە ڕاهێنانیان لەگەڵ دەکەین بۆی ئاشنا ببن بە کاروباری ڕاهێنەراتی خۆیان بۆی ئەم پرۆژەیە بکەوێتە سەرپێی خۆیان و ئەوانش بتوانن ئیتر دەست پرۆسەی ڕاهێنان ئیتر لە فێرەکانی خۆیاندا بچەرخێنن لە ڕێگەی ئۆنلاینەوە. ئەو پشتیوانێک کە لە قۆناغی یەکەم کرا جێگای نرخاندنێکی زۆرە ئێمە بە هەمان هیوا و هەمان خواستەوە چاوەڕوانی ئەوە دەکەین کە بۆ هەنگاوی داهاتووش گروستر و گەرمتر بین پێکەوە. زۆر سپاس و باشە بەسەر چاو. بۆ نمونە یەکێک لەو کورسانە گەر هەڵبژێرین بۆ نمونە ئەمە کورسی بەرەنگاری چەپاندنە مامۆستا چۆن دەتوانێت بوڵینگ ڕابگرێت لە قوتابخانە هەر لە دەستپێک ناساندنی ئەم کۆرسە لە ڕێگەی ڤیدیۆ دانراوە مامۆستای تر دەتوانێت گوێی لێ بگرێت سەرلەبەری ناساندنی ئەم کۆرسەت پیشان دەدات کە چ لە خۆ دەگرێت لە بەشی تەنیش خۆی و نەخشەڕەیەک هەیە ئەمە پێت دەڵێت کە ئەم کۆرسە لە چ شتێک پێک هاتووە زۆر بەوردی بەشی یەکەم پێت دەڵێت چیە و بەشی دووەم و سێم و هەتا دوایی بۆ ئەوەی کە بتەوێت دەست بەو کۆرسە بکەی پێویست بەوەیە کە بەشداریکردن لێ بدەیت کاتێک کە بەشداریکردن لێدەی ئەوەی کە زۆر گرنگە ئەم پرۆگرێس ریپۆرتەیە کە بەرەو پێشچوونی مامۆستایان ورد پیشان دەدات مامۆستا گەیشتۆتە شوێ ڕادەی بەشداریەکەی چەندە ئەم پرۆگرێس ریپۆرتە ڕاستەوخۆ بەستراوەتەوە بە هەژماری ڕاهێنەرانەوە چونکە هەموو ئەرکێک ئەنجامی دەدا لێرەدا هەموو هەر بەشێکی کە ئەو دەی خوێنێت بۆ نمونەگە سەیری بکەن هەر بەشێکی کە مامۆستایان دەتوانن بەشداری تیا بکەن دەتوانن لە ڕێگەی خوێندنەوە فالێکی خوێندنەوەیان بەدانراوە بخوێنەوە لە ڕێگەی ڤیدیۆ دەتوانن سەیری شڕۆڤەی ئەو ڤیدیۆ بکەن نمونە سازی کەیستەدی چۆن ئەزمون کراوە بۆی مامۆستایان ڕوانگەیان فراوانتر بێت بتوانن چۆن ئەوە پیادە بکەن لە پۆلدا ئەرکێک هەیە لە ڕێگەی وەرکشۆپ کۆ دەبنەوە لەگەڵ مامۆستایانی قوتابخانەکەی خۆیان پێکەوە ئەرکەکە ئەنجام دەدەن و ئەرکەکە بەرز دەکەنەوە کە بەرزیان کردەوە ڕاهێنەر ئەو ئەرکەی ئەوان دەبینێت جوان پێیدا دەچێتەوە بزانێ ئەوەی کە داوا کراوە ئەویان جێبەجێ کردووە فیدباکیان دەداتێ ئەگەر وەک خۆی ڕۆی بە باشی ڕۆی پەسەندی دەکا کە پەسەندی کرد مامۆستایان دەتوانن بچنە سەر بەشێکی دیکە و سەیری ئیتر پرۆسەکە بەم شێوەیە دەچەرخێ. زۆر سوپاس. ئەو کاتتان باش بەڕێزان ئێمە وەکو کۆمپانیای سۆفت ماکس خۆشحاڵین کە بووینە جێگای متمانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی یەکێک لەو پرۆژە گرنگانە پرۆژەی پلاتفۆرمی پەروەردەیە کە چەندین سیستم لە خۆ دەگرێت و ئەوڕۆ زۆر دڵخۆشین کەوا توانیمان لەژێر سەرپەرشتی بەڕێز جەنابی وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردە سیستمی ئی کتێبخانە پەرە پێ بدەین بە نوێترین تەکنۆلۆژیا و سەد گونجا و کۆمپاتبڵە لەگەر ئەو استراتیژیەتەی کەەوە حکوومەت دیجیتال استراتیژیە حکوومەتی هەرێمی لەلایەن فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری پەسەند کراوە بتوانین پەرەی پێ بدەین بەو تەکنۆلۆژیایی کەەوە گونجاوە لەلایەن بەڕێزیان. تەکنۆلۆژیاکە سیستمەکە بە تەواوی بەبرێن وەکو لانگویج عەرەبی کوردی و ئینگلیزی تێدایە کێشەی دەتوانین لانگویجەکە بگۆڕی وەکو سیستم لە هەموو سیستمەکانی پەروەردە وایە راپۆرت تێدایە وەکو راپۆرت و سیستمەکە بە تەواوی دەکرێت لەلایەن وەزارەتی پەروەردە بەڕێوە بردرێت بەبێوەی ئەوەی کۆمپانیای تێدا بێت لۆ نمونە و پلاتفۆرمەکە بە تەواوی ئێمە دروستمان کردووە بەڵام دانانی کتاب و
صلاحیەتی ناو سیستمەکە و شتەکان هەمووی لەلایەن وەزارەتی پەروەردە بەڕێبەرایەتی گشتی پلانی پەروەردەیی کە ماندوو بووینە بەڕێبەرایەتی ئایتیان شتەکانیان بە داناوە. ئەگەر ئێستا بینە سەر وەکو ئەگەر تەمەشا بکەین ئەوە سیستمی پەروەردەیە نمونەیەکە داشبۆردەکەیتی یوزەرنێم و پاسوۆردمان لە 1,900,000 قوتابی دروست کردووە بۆ 170,000 مامۆستا یوزەرنێم و پاسوۆردی بۆ دروست کراوە وەکو داشبۆردی ئەوە سیستمی پەروەردەیە. ئەگەر بینە سەر سیستمەکە تەواو لەناو سیستمی پەروەردە جێکراوەتەوە. ئەگەر ئێستامە بێت و بە یوزەرنێم و پاسوۆردی مامۆستایەک داخل بین بەو شێوازەیە سیستمەکە دەکرێتەوە مامۆستایەک دەتوانێت ئەو سیستمە ببینێ ئی هەڵسەنگاردن ئی ڕاهێنان ئی وانە ئی کتێبخانە لەگەر ئی خێزان ئەوەی ئەوڕۆ جێی گرنگە باسی بکەین بابەتی ئەوڕۆیە ئی کتێبخانەیە کە ئی کتێبخانە دەکرێتەوە وەکو سیستمەکە مامۆستا هەموودا مێنووە سەرەکی هەیە چەند کتێبە ئەوەی چاودێری قوتابیەکانی بکە یان کتێبخانەکەم. ئێستا ئەوە نمونەی کتێبخانەکەمە چەندین پۆلێنی کتێبی تێدایە بۆ نمونە گەلۆ نمونە مێژووی دابگرین هەموو کتێبەی مێژووی تێدایە پێشتر ئەو کتێبەمان کردوتەوە بە ناوی ئیدریس بەتلیسی لە ماوەی 4 ینی سیستمەکەەوە دانراوە هەر لاپەڕەیەک بکەیتەوە دەزانی لە کام لاپەڕەوەستاوی دوایە کە گەڕایتەوە سەری یەکسەر دەتباتەوە هەمان لاپەڕێستا بۆ نمونە لە لاپەڕەی دەیەمین دەچینە لاپەڕەی 11 یان 12 تاوە گونجاویشە لەگەر لاپتۆپ لەگەر مۆبایل لەگەر ئایپاد دەتوانی بیکێ فول سکرین دەتوانی بیکێ سینگل پیج و دەشتوانی وەکو بە تەچ هەم زوومیکەی و هەروەها بە تووڵەکانی سەرشاشە دەتوانی بەناو کتێبەکاندا بسۆڕێەوە. هەوڵەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەس دەنرخێن وەکو کیتی مامۆسایانی کوردستان لەبەر ئەوە بە دیجیتالکردنی دام و دەستگاکان وەزارەتەکان کارێکی زۆر گرنگە کارەکان و کارەکان ئاسانەکات کات زۆر ئەگەڕێتەوە و ئەمڕۆ بەدایبەتی ئێمە لە جیهانی دیجیتاڵی دەژین و منداڵی ئێمە قوتابیانی ئێمە لەگەڵ ئەو تەکنۆلۆژیە ئاشنابوونە دەبێت ئێمە لە ڕێگەی تەکنۆلۆژیەوە کارەکانی خۆمان لە وەزارەتەکان ئەنجام بدەین. ئەمڕۆ کە بینیمان وزارەتی پەروەردە و بە هاوکاری کۆمەڵە دەستگای پەروەردەیی تر لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنێکی دوو بابەتی زۆر گرنگ ئەویش ڕاهێنان و کتێب خوێندنەوە کە دوو بابەتی سەردەمیانەیە کە بتوانین ئێمە مامۆستەکانی ئێمە ئەمە پاڵپشتێکە بۆ مامۆستایان یەکەم و اینجا بۆ قوتابیان یەکەم گەر بۆ مامۆستایان بۆ ئەو مامۆستا خۆی لە ماڵی خۆی دانیشتووە خۆی ڕۆشنبیرکە لە ڕێگەی ئەو کتێبخانە هەروەها سیستەمی ڕاهێنایەتی و ئەو میتۆدە نوێکانە و ئەو ڕێگە پێداگۆجی نوێیە ئاشنا بێت و لە ماڵی خۆی دانیشتۆ بە ئاسان تەنها پێویستی بە ئامێرێکی ئیلکترۆنی هەیە لەگەڵ بوونی ئەنتەرنێت و ئەوەش ئەمڕۆ لە هەموو شوێنێک دابین کراوە. ئەم هەنگاوە هەنگاوێکی باشە بەس دەنرخێنین دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەین و چۆن ئەو هەنگاوەکانی تر پەروەردەکە کرا لە ئەوەی خێزانە ئەوەی بە دیجیتالکردنی زانیاریەکانی مامۆستایان و هەروەها بیناو قوتابخانەکانی وزارەتی پەروەردە و ئەو بابەتەکان تریش و ڕۆژ بە ڕۆژ ئەو سیستەمە پێش دەکەوێت و ڕێگا ئەدا بە ئەوە کە کارەکان ئاسان بێت و بەتایبەتی ئەمڕۆ دەبینین لە وزارەتی پەروەردە کاتێ مامۆستایەک معمەلەیەک دەکات زۆر بە ئاسانی لە ماڵی خۆی لە ڕێگەی مۆبایلەکەی و بە ژمارەی مۆبایلەکەیەوە دەزانێت نووسراوەکەی گەیشتە کێ و ئەنجامەکەی چۆنە و چۆن نییە هەموو دەخرێتە بەردەستی. حتممە ئەم هەنگاوانە دەبێتە هۆی ئاسانکردنی ژیان و بەتایبەتی ژیانی ئەمڕۆ کە دەبینین جەنجاڵەیەکی تایە ئەو سیستەمە وای لێ کاتە کە بە ئاسانتر مامۆستا بتوانێت بەشدار بێ لە پرۆسەی پەروەردە و بتوانین نەوەیەکی نوێ ئاشنا بکەین بە ئەو تەکنۆلۆژیە و ئەو شارستانیەتەکە ئەمڕۆ لە جیهان هەیە. لەسەر ڕاستپاردەی کابینەی نوێم حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بە سەرپەرشتی بەڕێز جەنابی وەزیر ئەوە ماوەی 2 ساڵە ئێمە لەسەر ئەم پرۆژە ئیش دەکەین
والحمد لله أمرو كوتاي بإشكاهات كدو بلاتفورم دو بلاتفورم بشكل لاقي برورده زور بلاتفورم دي هيتي كما وي أو كابيني نوام هاتي دروس كردن وبراس بارداي برئيس جناب وزيري برورده أمرو تنيا راقياندني دو بلاتفورم كي كميان إيراهينان بو إيراهينان بلاتفورم تایبەتە بوو مامۆستا و فەرمانبەری وزارەتی پەروەردە سەبارەت بە وەرگرتنی زانیاری لەسەر ڕاهێنان کۆرسی ڕاهێنان توێژەوە هەروەهاش چەند ژوورێکی دروستکراوە بوو ڕاهێنانی ئۆنلاین بۆ مامۆستا و فەرمانبەری وزارەتی پەروەردە ئەم پلاتفۆرمە زۆر سوودی دەهەبێت بۆ مامۆستای ئێمە چونکە ئەگەر هاتەوە بابەتێکمان هەبێت بۆ ڕاهێنان بوو نمونە ئەگەر بودجە بەردەست نەبێت بودجەی پێویست دەتوانین بە ڕێگای ئۆنلاین ژمارەکی زۆر لە مامۆستای خۆمان کۆ بکەینەوە و لە هەمان کات ڕاهێنان وەربگرن حتا ئاستی مامۆستایان و ئاستی فێربوون لە ناوپۆل زیاد بکەین بەڕاستی ئەم پلاتفۆرمە زۆر گرنگە و ئێمە پێشبینی دەکەین کە بارەدۆخی فێربوون لە هەرێمی کوردستان بگۆڕێتن ئەم پلاتفۆرمە هاتە دروستکردن لە تیمێکی تایبەت لە وزارەتی پەروەردە تایبەت لە بەڕێوەبەراتی گشتی پلاندانانی پەروەردەیی لەگەڵ ڕێکخراوی یۆنسف و هەموو ڕاستپاردەکانی بەڕێز جەنابی وەزیر و پێشنیار و هەمویانمان جێبەجێ کرد و ئەمڕۆتان بینی لە کاتی عەرزەکە زۆر بە جوانی بابەتەکانی ڕوون کردەوە پلاتفۆرمی دووەم کە تایبەتە بە ئیکتێبخانە ئیکتێبخانە ئەوەش لەسەر ڕاستپاردەی حکوومەتی هەرێم تایبەت کابینەی نوەم بوو ماوەکی زۆرە ئێمە ئیش دەکەین لەسەر ئەم پلاتفۆرمی ئیکتێبخانە تایبەتە بە مامۆستا و فەرمانبەری وزارەتی پەروەردە بەڵام سوودمەندی دیش هەیە کە قوتابیانن لە قوتابخانە بە هەموو تەمەن یعنی لە منداڵیەوە لە باخچەی منداڵان دەتوانن سوود لێ وەربگرن حتا پۆڵی دوانزەی ئامادەی قوتابی و مامۆستا لە ڕێگای کۆد مامۆستا لە ڕێگای کۆدی خۆیان و قوتابیش کۆدیان هەیە کاتی دێنە تومارکردن لە وزارەتی پەروەردە کۆدەکی بۆ قوتابیان دروست دەکات دەتوانن هەر کاتێکی ئەو پلاتفۆرمە بەکاربێنن لە ماڵ بن لە هەر شوێنێکی بن سوودی ئەم پلاتفۆرمە چییە یەک ئێمە هەموو ئەو کتابانە و ژێدەر و احتیمالە بەهاگران قوتابی ناتوانن بیکڕن یان بەو ژمارە بیکڕن بە خۆڕایی لە بەردەستیانە لە هەر کاتێکێ لە هەر شوێنێکێ جگە لەوەش ئێمە هەوڵماندایە کە بزانین چەند کەس بەکاردێنن چ جووری کتێب دەخینن هەروەها چەند لاپەڕی خوێندیانە ئەمە زۆر سودمەندە بۆ قوتابیان چونکە مامۆستا دەتوانێت مامۆستای بابەت مەثەلەن بۆ نمونە دەتوانێت سیر بکرد چەند قوتابی لە ناو پۆڵێکێک ئەو کتابانە بەکاردێنن کامیان چەند لاپەڕی خوێندیتێ ئەوە دەبتە هاندان بۆ قوتابیان فێر ببن کە ژێدەری دەرەکی جگە لە بابەتی لە ناو پۆڵ ڕۆژانە بەکاربێنن حتا کوزانینی خۆیان زیاتر بکەن بەس ئەوە لە ڕێگای پلاتفۆرمی ئی پەروەردە یان حتا گەر بنووسێت ئی کتێبخانە وەکو من ئاماژە پێکردی مامۆستایان کۆدی خۆیان هەیەی قوتابیش کۆدی خۆیان هەیە بەو کۆدە هەردووکیان ئێش دەکات بەس لە وێبسایتی ئی پەروەردە دەتوانن داخل ببن و دەتوانن سوودی لێ وەربگرن بەڵام جێوازی هەیەی تەبعاً ئەوەی مامۆستا دەبینێت جێوازە لای قوتابی چونکە دەزانی ئێمە زۆر یعنی وریان لەسەر مەسەلەی کە قوتابی سوود لەو تشتانە وەربگرێت بە پێ تەمەنی خۆ بە پێ ئەو ئاستەی تێگەهشتنی ئەو منداڵە هەروەهاش ئێمە پلاتفۆرمی خێزانمان هەیە کە ئەندامی خێزان بەگشتی دەتوانن سوود لێ وەربگرن ئەوەش هەموویان لەسەر بابەتی پەروەردەینە بابەتی سوودمەندن بۆ قوتابیان چیرۆکن بابەتی جیاواز لە ناوی هەیتی و ئەمەش ناڕاوەستین لێرە کامە ساڵانە دێ بەردەوام بین زیاتر ژێدەرەکان زیاد بکەین کتێبەکان زیاد بکەین هەروەهاش کورسی ڕاهێنان زیاد بکەین بەدووادا چون بۆ بابەتی کەون بکەین ئەوە هەموو یعنی لە پلانی وزارەتە واتە پرۆژەکە لێرە ڕانەوەست بەردەوامە ئینشاءالله هەروەهاش ئەم پرۆژە سوودێکی زۆرە جەنابتان دەزانن کە ئێستا لە هەموو دنیا مەسەلەی فێربوونی دیژیتال بوویە واقع واتە وزارەتی پەروەردە ئێستا ئەو هەنگاوە یعنی زۆر گرنگە بۆمان کە منداڵی ئێمە ئاشنا بێت لەگەڵ تەکنۆلۆژیا و هەروەهاش فێربوونی ئەلکترۆنی لە درێژەی بە دیجیتالکردنی کارەکانی وەزارەتی پەروەردە ئەمڕۆ دوو هەنگاوی نوێنران ئەوانیش ڕاگەیاندنی ڕاهێنان و
کتێبخانە بوون. طبعا پێشتر ئیپەروەردە کە بناغەیەکی باشی بە دیجیتالکردنی کارەکانی وەزارەتی پەروەردەی نابوو بەردەوام چەندین پلاتفۆرمی تر کرانەوە. ئەمڕۆ دوو پلاتفۆرمی یەکجار گرنگ کرانەوە کە یارمەتی دەرن بۆ ئەوەی کە سەرچاوی پێویست دەستەبەر بکەن بۆ کارمەندانی وەزارەتی پەروەردە لە مامۆستایان و لە قوتابیان و تەنانەت کەسوکاریشیان. سەبارەت بە ئین ڕاهێنان پێویستیەکی بەردەوامی هەموو تاکێکە لە هەمویان زیاتر مامۆستای ڕاهێنرا و ئەو مامۆستاییە کە بەردەوام دەتوانێت زانیاریەکانی نوێ بکاتەوە کە بەردەوام دەتوانێت شارەزا بێ بە میتۆدی نوێی وانەوتنەوە لە باشتر بەڕێوەبردننی پۆل لە سەرەدەریکردن لە کێشە و گرفتەکانی قوتابیان لە ئەنجامدا دەبێتە هۆی ئەوەی کە قوتابی تەحسیلی دراسی باشتری هەبێتن و ڕەفتاری باشتریش ڕنگدانەوەی هەبێتن لە هەڵسوکەوتیدا. چەندین کۆرسی جۆرا و جۆر دانراون مامۆستا دەتوانێت هەڵیان بژێری بە پێی پێویستی خۆی بە پێی ئەولەویاتی خۆی و لە هەمان کاتدا دەتوانێت دەستی بە چەندین زانیاری نوێ بگات و لەم ڕاهێنانەشدا دەتوانێت لە هەمان کاتدا بڕوانامەش بەدەست بهێنێ بە شێوەیەکی ئۆنلاین. ئی کتێبخانە دەمێکە وەزارەت پرۆژێکی گرنگی هەبووە سەبارەت بە کللتورکردنی خوێندنەوە بۆ ئەوەی هانی قوتابیانمان بدەین هانی مامۆستایان و کەسوکارانیشان بدەین زیاتر بخوێننەوە زیاتر خۆیان ڕۆشن بیر بکەن ئاسۆی زانیاری یان فراوانتر بێتن. ئی کتێبخانە ئەم هەلە دەڕەخسێنێ بۆ هەموو ئەوانەی کە لە بواری پەروەردە و لا دەرەوەی کای وەزارەتیشدا کار دەکەن کە بخوێننەوە لە هەر خوێندنەوەیەکیشدا دیارە کە بە چەند ماوە و چەندی خوێندۆتەوە لە کۆتاییدا ئەوەی کە پلەی یەکەم بەدەستێنێ بە خەڵاتێکی مادی و معنەوی خەڵات دەکرێت وەکو هاندان جا ئەمە فرسەتێکی باشە بۆ ئەوانەی کە لە ماڵەوە نە کتێبخانەیان هەیە نەتوانای داراییان هەیە کتێب بکڕن ئەمە فرسەتێکی باشە و دڵنیام ئەمە هاوکاریش دەبێت لە زیاتر بەهێزکردنی ئەو زانیاریانەی کە لە مەنهەجەکانی خوێندن وەردەگرن لە هەمان کاتدا بۆ مامۆستاش پاڵپشتیەکی ڕاهێنانیشە ئەم کتێبخانەیە. وەزارەت بەردەوامە لەوەی کە پلاتفۆرمی دیکەش بکاتەوە بە شێوەیە کە بتوانێتن ئاسانکاری زیاتر بۆ قوتابیان و مامۆستایان دەستەبەر بکەوە ئەوەی بتوانن کواڵیتیەکی باشتری پەروەردە مسۆگەر بکەن.